بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. 5 لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان لەسەر پرسی ڕفراندۆم بە سەردوو بەرە دابەشبوونە. هەرێکە لە پارتی و یەکێتی و یەکگرتو داوا دەکەن 25 ڕفراندۆم ئەنجام بدرێت و هەرچی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانە داوا دەکەن دوای زەمینە سازی ڕفراندۆم ئەنجام بدرێت و بۆ ئەمەوەسەش پێشتر داوای دواخستنی ڕفراندۆمیان کردووە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بۆ پرسی ڕیفراندۆم 5 لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان دابەشبوون بە سەردوو بەرەدا. بەرەیشان لەگەڵەوەیە ڕیفراندۆم بەبێ زەمینە ساسی لە 25 مانگی نۆ ئەنجام بدرێت. بەرەکەی دیکەشیان کاریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دەگرێتەوە. لە سەرەتای مانگی ڕابردوودا داوایان کرد ڕیفراندۆم دوا بخرێت بۆ ئەوەی زەمینە سازی بۆ پرۆسەکە بکرێت و مۆرکی حیزبی لێ بکرێتەوە. داواکارەکانی کۆمەڵ و گۆڕان بۆ دواخستنی ڕیفراندۆم بۆ ئەوەیە پارلەمانی کوردستان بڕیار لەسەر پرۆسەکە بدات و بژەوی خەڵک چاک بکرێت و کێشەی سەرۆکایەتی هەرێمیش چارەسەر بکرێت. دواخستنی ڕیفراندۆم باشترین بژاردەیە بۆ ئەوەی ڕیفراندۆم بە نیشتیمانی بکرێت و کار بۆ سربەخۆیی کوردستان بکرێت. لاگەری دواخستنی ڕیفراندۆم و دوای کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەتوانرێت هەموو لایەنەکان کۆدەنگ بن و کاتێک بۆ پرۆسەکە دابنرێت و پرۆسەکەش لە پەرلەمانی کوردستان بڕیاری لێ بدرێت و دوور بخرێتەوە لە حیزبی بوون. دواخستنی ڕیفراندۆم و پاشانیش باشکردنی بژێوی خەڵک وا دەکات هاوڵاتیان باشتر بەشداری لە پرۆسەکەدا بکەن. لە سەراستی دەرەوەش دواخستنی پرۆسەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە چونکە وڵاتانی جیهان لەگەڵ پرۆسەکەدا نین لە سەروەموشیان و ئەمریکا کە داوای دواخستنی پرۆسەکەی کردووە. And having a referendum on such a fast timeline, particularly in disputed areas, would be, we think, significantly destabilizing. با بڕوای چاودێران باشترین بژاردە لە ئێستادا داواکاریەکەی کۆمەڵ و گۆڕانە کە داوا دەکەن پرۆسەکە دوا بخرێت بۆ ئەوەی زەمینە سازی بۆ بکرێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاکاژنێک سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە بۆچی پێشتریش و ئێستش گۆڕان و کۆمەڵ پێیان باشە ڕیفراندۆم دوا بخرێت. باشەکەی لە چی دەیەگەر ڕیفراندۆم دوا بخرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ میواندارەکەتان و بۆ برای بەڕێزم کاک دەستون و بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیە هەر لەم بەرنامەی بەڕێستانەوە باسی کۆمەڵێک کۆکار و پاساومان کرد یا کۆمەڵێک مەترسیمان کرد بۆ کە لە پشت ئەم هەڵوێستەی ئێمەوە وەستاون بە تایبەتیش لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کە داوای دواخستنی یا چۆنەڵێ ئەنجامدانی لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن کردومانە. بەڵام دیارترینیان ئەگەر لێرە دووبارەی کەینەوە بەڕاستی ئەوەیە کە لە ئەساسا ئەمە پرۆژەیەکی حیزبیە، پرۆژەیەکی نیشتیمانی نییە بەم شکل و شێوەیە کە هەیە. پرۆژەیەکە بۆ ڕزگارکردنی هێزێکی سیاسی کە بەرپرسە لە شکستی یەک لە دواییەکی سیاسی ئابووری ئەمنی ئەخلاقی ئەم میلەتە و وەکو چۆنەڵێ دەستدانە باڵێکێتی بۆچی بۆ ئەوەی خۆی لە قۆناغێکەوە ڕزگار کات و بچێتە قۆناغێکی ترەوە بە تایبەتی هەنێ هێزی ڕەگەڵکەوتوو. ئەوەی کە ئێمە داوامان کرده بوو دوا بخرێ یا بۆ نمونە لەگەڵ هەڵبژاردنا بکرێ بەشێکی بۆ چۆنەڵێ جیاکردنەوەی ئەو مەترسیانەیە کە بەسراون بە پرۆسەی ڕیفراندۆمەوە یا ئەو بەرژەوەندیانی پێوەی بەسراون. ئێمە شێوازێکی ترمان بۆ تەڕح کردووە، ئالێتی ترمان بۆ تەڕح کردووە و وجهەنەزەری ترمان بۆ تەڕح کردووە بۆ ئەوی دای بڕین لە هەر شتێک لە هەر دەستێک کە بێ بە ئاراستەیەکی خۆیان بیبە. ئەمە وجهەنەزەرە بنەڕەتیەکەیە و کۆمەڵێ فاکتەری تری وەکو وەقت، وەکو ئابووری و دارایی، وەکو
لایانی تەوافقی نیشتیمانی و سیاسی و مساندەی یاسایی و ئیقبالی جەماوەری هەموو ئەمانە دراسە کراون و بۆ تەرحەی ئێمە دەتوانین بڵێن بۆ ڕیفراندۆم دروست هەبێ. بەڵام لە دوای ئەوە ئێمە ئەگەر دوای ئەم مودەیە قسەی تر بکەین لەسەر ئەوە کۆمەڵێ فاکتەری تر ئیزافە بوون. یەک لەوانە ئەگەر متابعە بکەن زۆرتربوونی فشاری هەرێمی و نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان لە دوای ئەو بانگەشانی باسی ڕیفراندۆمە کرد. داڕمانی زیاتری لایەنی ئابووری کۆمەڵایەتی دەرونی تاکەکانی هەرێمی کوردستان لە سایی ئەو دۆخەی کە بە بۆنەی باسکردن لە ڕیفراندۆم هاتە ئاراوە. خاڵێکی تری زۆر گرنگ کە ئێمە لێرە شایانی ئەوەیە باسیکەین. ئەو لایەنانەی وەکو پارتی و ڕێگەڵکەوتەکانی ئەوانەی چ لەسەر ئاستی شخصی بێ لە ناو حیزبەکانیانە دوای ئەو پرۆژەیە کەوتونی هەر هێزێکی تر دوای کەوتووە بەڕاستی بۆیان دەرکەوتووە کە ئێستا ئەو قسانەی کردویانە زۆر لە حەدی خۆیان گەورەتر بووە و زۆر بەڵێنی باڵۆنیان داوە کە ناتوانن لە کاتی خۆیان ئەم مەشروعانە چۆنەڵێ بگەێنە ئەنجام. زۆرێک لەو لایەنانە و پارتیشەوە وەک لە لێدوانەکانی خۆیان دەرەکەوێت بۆیان دەرکەوتووە کە ناتوانن لەو مۆعیدەیە ڕیفراندۆم ئەنجام بدەن. خواخوایانە یەکێک بێت لایەنێک بێت جا پەرلەمانە جا گۆڕانە جا کۆمەڵە جاکیە هاوکارەیەکیان کا بۆی واقعێکی تر بسەلمێن بۆچی بۆ ئەوەی دەستباریان بۆ بگرێ بۆچی بۆ ئەوەی لەو شەرمەزاریەی تریژ ڕزگاریان بێ بڕیاری بە هەر پاسایەکی یاسایی بێ یاچی بێ بڕیاری دواخستنی ڕیفراندۆم من بۆ کاتێکی تر دەیان ئەتوانین بڵین دەیان حاڵەتی تر هەیە دەیان پاساوی تر هەیە کەوا دەکا ئێمە سووربین لەسەر ئەوەی کە ڕیفراندۆم دەبێتە موسیبەت بەم شێوەیە دەبێتە نەهامەتی زیاتر بۆ کۆمەڵگەی کوردی. ئەمانە هیچ دەسوودیاریەکی ئیجابیان نەبووە بەڕاستی بۆ کۆمەڵگەی کوردی تا تۆ بێ ماڵی وێران بکەی. هەموو بەرپرسانەی بەتایبەتی پارتی باز لەوە دەکەن کە ئەم میلەتە دەبێ خۆڕاگر بێ. خۆڕاگری دوای چێنە دوای 25 ساڵ تۆ هەموو ڕۆژێ دۆزەخێکی تر بۆ ئەم میلەتە دەکەی. خۆڕاگری چی؟ تۆ بڕۆ هەر سەیری پێگە و ئەکاونت و پیجەکانی خۆیان کە لە تۆڕ کۆمەڵایەتەکان بزانن خۆیان و کوڕ و کوڕەزا و کچەزا و نەوەکانیان لە چ ڕەفاهێتێکە ئاژین. ئەمانە کاکە بەڕاستی مەبەستەکەیان ئەوە نییە ئاواتێکی گەورەی لە مێژینە ئاواتێکی ڕەوا و دەستوری و یاسایی ئەم میلەتە بەدەبێن. ئەمانە دەستیان ناوەتە پرۆژەیەک چۆن وەکو تاجرێکی بەرژەوەند خوازن ئەمانە تاجری سیاسی بەرژەوەند خوازن هەموو شتێکەکەن بۆچی بۆ ئەوەی خۆیان مەسلحەتیان مسۆگەر بێ ئایندەی سیاسیان مسۆگەر بێ پێگەی ئابووری و چۆنەڵێ پێگەی سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنی و هەموو لایەنەکانی ژیانیان مسۆگەر بێ لە بەرامبەر ئەوەی کە دێ باجەکە دەدا میلەتە. من یەک ملاحەزە حەزەکەم باسی کەم لە میانەی ئەسنای مناقەشە و تاوتوێ ڕەئیەکان و گەنگەشەی ئێمە لەگەڵ ئەو برادرانە سەبارەت بە مەسەلەی ڕیفراندۆموانە کۆمەڵی خەڵک دێن کورتێکەنەوە لە چیاوا دەزانن ئێمە لە هەڕەشەی دەرەکی دەترسین ئەم لایەنانەی کە پێمان وایە ڕیفراندۆم بەم شێوە و میکانیزمەی نەتیجەی عەکسیەدا بەدەستەوە. نەخێر مەسەلەکە ترس نییە. خۆ ئەگەر مەسەلەی لێبڕان و ترس و عەزیمەت بێ کاکە خۆ ئێمە خاوەنی نەزەرەی ئاشبەتاڵ نین. هەر هێزێکی دەرەکی بوو بێ لە 75 پارتی نەزەرەی ئاشبەتاڵی دایانە و خاوەنیەوەی ئێستا زۆرێک لە چاودێران باز لەوەکەن کە بۆنی 75 تریەت خۆیان ڕاکەن بە ئەو پەڕی بەختەوەری لە ئەوروپا و لە ئەمریکا ئەژین بەڵام چێ میلەتێک بەس دامایی بۆ بەجێهێڵن و هەر هێزێکی تر بێ لە دوای ئەوان واقعێک دروست کاتێن سەرکوتیەکەن. نەخێر مەسەلەکە هیچ پەیوەندی بە تەسحیەوە نیە چونکە ئەوانەی کە ئەوە دەکەن خاوەنی تەسحیەیەکی زۆر نەبوون لە ئینە ئەوانەی کە ئێستا دەڵێن با ڕیفراندۆم دوا بخرێ یا سەرنجیان هەیە بەڕاستی کۆمەڵە حیزبن کۆمەڵە کەسایەتین کۆمەڵێ شخصیەت و نوخبەن کە بەڕاستی خاوەنی قوربانیدان لە هەموو ئاستەکانە لە ڕووی سەقافی لە ئاستی بەرزان و لە ڕووی پێشینەی پاشخان و پێشینەی جوانیان هەیە. بۆیە مەسەلەکە ئەوە نییە ئێمە لە بەرەیەکی ترابین پێمان وابێ ناتوانین تەحملی ئەوەی ئەوکەین بەڵام پێمان وایە ئەولەوێتی ژیانی خەڵک ڕزگارکردنی ئەم خەڵکەیە لە درۆ دەلەسێ ئەم بەڕێزانە لەو نەهامەتی کە دروستیان کردووە لەو دۆزەخی کە بۆ خەڵکیانەوە کردووە. دروستبوونی دەوڵەت دەبێ بکوێتە قۆناغی دوای باشکردنی لایەن و گوزەران و دەروون و بارودۆخی نەفسی ئەم خەڵکی لە هەرێماش. کاک بێسوون جەنابشت بەخێر بێ تا چەندێک زەرورە کاربەوە بکرێتەوە بڕیارە حیزبی کە لە کۆبوونەوەی حوت حوزەیران درراوە بۆ مەسەلەی ڕیفراندۆم بەبێ دیراسە و بەبێ زەمینی سایەتی لە سینا و خۆ هەرێمەتی نێودەوڵەتی هەڵبۆشێتەوە ڕیفراندۆمەکە دوا بخرێت. سڵاو بۆ جەنابت و بۆ بینەران و بۆ جەنابی مامۆستا هاوژینیش لە حەقیقەتدا کاری لە پێشینەی ئێمە و هەموو ئەو خەڵکانی کە ئێسادا پێمان وایە ئەم ڕیفراندۆمە و یان کاتی ڕاگەیاندنی سەربەخۆیی و دەستبردن بۆی نییە دەبێت لەوە دەست پێ بکە بڕیارە حەزبیەکەی بەرزانی و حەزبەکانی تر لە سەری ڕەش هەڵبۆشێنینەوە. ئەو بڕیارە بڕیارێکی ناشەرعیە و تەفویزی جەماوەریان نییە
بۆ شوێنەکە شوێنی بڕاردان لە پرسێکی وا گرنگی چارە نووساز نییە واتە دەستبردن بۆ ڕەتکردنەوەی ئەم پرسە لێەوە دەست پێکا کە ئەبێ ئەو هەنگاوە هەڵبۆ شوێنینەوە کووتمانەوە ئیشی ئەوان نییە و ئەوان ناتوانن ئەو بڕیارە گرنگە بە ناوی خەڵکی کوردستانەوە بۆ پەڕۆپرۆسکەیە بەو بێکۆدەنیە بەو پەلەپەلەیە بەو بێدیراسەیە بدەن چکە هەم تەوقیتەکەی بەلای ئێمەوە تەوقیتێکی مناسب نییە هەم دۆخی کوردستان دۆخی ژیانی خەڵک و دۆخی نێوانی حزبەکان لە ئاسێکی ئەوەندە خراپدایە مجازەفەیە بەڕای من دەست بۆ پرسێکی وها گرنگ ببەی مجازەفەیە تۆ نیوەی حزبە کوردستانی گرنگەکان کە پێکاتی گرنگی کۆمەڵگەی کوردین و تەمسیری بەشێکی زۆری خەڵکی کوردستان و ناوچەکانی کوردستانەکەن دەست بە پرۆسێکی وها گرنگ بوەستنەوە مجازەفەیە تۆ پرسی گرنگی نیشتیمانی وەکو دەوڵەت و ڕیفراندۆم کە بە درێژایی تاریخ کورد قوربانی لە پێناوە داوە ئێستا نیشتیمانەکەمان دابەشی دوو بەرە بکە و خەڵکێک ناچار بکە بەوەی کە دژی ئەو پرۆسەیە بوەستێتەوە بۆیە ئێمە پێمان وایە باشترین هەنگاو هەڵوەشانەوەی ئەو بڕیارەیە تعدیلکردنی تەوقیتی ڕیفراندۆمەکەی لە 25 مانگەوە بۆ ساڵێکی تر بۆ وەختێکی مناسب چکە لەبەر چاومان بێ وڵاتە گەورەکانی دنیا داوای تەجیلکردنیان کردووە لەناو خۆدا دەنگێکی زۆر بۆ تەجیلکردنی هەیە دۆخ و زەمینە سازی لەبار لەناو کوردستاندا ئەوەندە لەبار نییە کە لەو تەوقیتەدا خەڵکی کوردستان ببەی و لەو تەوقیتەدا پرسێکی وها گرنگ دەست بۆ ببی من بۆ خۆم قەنەعەتم وایە پێویستە نێو ماڵەکەمان وها ڕێک بخەینەوە بەڵام چۆن دەکرێم بڕیارە هەڵبوەشێتەوە بۆ چوونیەوە من بۆ خۆم وازانم ئەگەر پەرلەمان دەست بە کارەکانی بکاتەوە بە بڕیارێکی پەرلەمان هەم دەتوانین تەوقیتەکە بگۆڕین هەم دەشتوانین ئەو بڕیارەی کە حزبەکان داوێنە و شەرعیەتی قانونی نییە لە پەرلەمانەوە بە بڕیارێکی تر ئۆتۆماتیکی خۆی هەڵەوەشێتەوە و تەوقیتەکەش دەتوانی هەر لەو بڕیاری پەرلەمانە تهدید بکەی کە ڕای من وایە بکەوێتە ساڵی داهاتوو بۆ کۆتاییەکانی ساڵی داهاتوو و عەمەلیە بکرێن تەخیرتریش چکە ئێمە کێشەمان نییە لەوەی کە واتە قسەکەی ئێمە لەسەرەوە نییە لەگەڵ دەوڵەت نەبینیان لەگەڵ ڕیفراندۆم نەبی نەخێر قسەکەی ئێمە لەسەر تەوقیتەکەیە قسەکەی ئێمە لەسەر میکانیزمەکانە قسەکەی ئێمە لەسەر بەو پەلەپەل و بەو نیوە ناچڵە دەست بۆ بردنەیە کە ئێمە بە گونجاوی نازانین بەڵگەر ناباوالێ نەدێتەوە کە ئەو تێبینی کە بۆن پێشتر گۆڕان و کۆمەڵ کە داوایان کردبوو مەسەرەن ئەم پرۆسێ دوا بکرێت تا پێوین بۆیە کە دەتوانرێت لە دوای دواخستنی پەرلەمان کە بڕیاری لەسەر بدات بۆ نمونە مەوعیدێکی تر دیاری بکات پرۆسەکە لە حیزبی بوونیش پاک بکرێتەوە بێگومان وەکوتم پرۆسەکە لە حیزبی بوون پاک بکاتەوە ئەو بڕیارەی کە نیگەرانی بەشێک لە خەڵکی کوردستان و حیزبەکانی لێکەوتوتەوە ئەو بڕیارە حیزبی ئۆتۆماتیکی هەڵدەوەشێتەوە دەبێتە بڕیارێکی پەرلەمانی دواتر تەوقیتەکەش دەگۆڕی هەمومان بەیەکەوە لەگەڵ لەسەر تەوقیتێکی مناسب ڕێگەکەوین بۆ فترەیەکی زەمەنی لە بین نابێ لە ئێسەوە تا ئەو تەوقیتە ئەو فترە ئەتوانین مؤسسەکان سەر پێ بخەینەوە ئەتوانین حکوومەت بە هەندێک گوردەکاری و تەفاسیلەوە ڕێژەیەک لە پاشەکەوتی موچە بەرز بکاتەوە و گرنتیەک بۆ دانەوەی ئەوانەی پێشوو بداتەوە دۆخێک لە ژیان و لە ژیانی سیاسی لە نێو کوردستانە باشەکەین کە مؤهل بێ ئامادەکراو بێ بۆ کاتە نەک بەم دۆخەنا لەبارەی ژیانی خەڵکو بەم دۆخەنا لەبارەی نێوان حزبەکان بۆیە من بە گونجاوی ئەزانم ڕیفراندۆمەکە بۆ زیاتر لە ساڵێک کەمتر زیاتر لە ساڵێکی تر تەجیل بکرێ و پەرلەمانی کوردستان ئەو بڕیارە بدا تەمەن لە دوای ئاساییکردنەوەی لە دوای ڕۆشتنەوەی بە شەرتێک پەرلەمان دەسەڵاتی بڕیاری وهای هەبێ دیسان ئەوەش بابەتێکی تر ئەگەر قسەی لەسەر بکەین ئایا قسە لەسەر کارەکردنەوەی پەرلەمانەکرێ پەرلەمان ڕێگەی لە ئیجێشتی وا بکایان دەتوانێت دەست بۆ پرسانە بایان پەرلەمان تەنها دەیانەوێت شەرعێتی پێبدا و ئەو تەوقیتە تەصدیق بکاتەوە کە ئەوان دەیانەوێت بەڵانی لەگەڵەوە دانین کە پەرلەمان ئەو تەوقیتی ئەوان من بۆ خۆم ڕەم وایە تەوقیتەکە بگۆڕێ تەجیل بکرێ وەکوتم ئەو فترەیە کە دانرێ بۆ نمونە ساڵێک دانرێ ئەو ساڵە بتوانین مؤسسەکان سەر پێ بخەین هەڵبژاردن بکەین ئەگەرەکرێ نێوماڵی کورد ڕێک بخەینەوە حکوومەت دەسوبردێک بکە پەلەیەک بکە داهاتەکانی خۆی ڕێک بخاتەوە کە ناڕێکی تایە پەرشوبڵاوی تایە ناشەفافی تایە بەمانەوە دۆخی ژیانی خەڵک باش بکات لە ڕاستیات چکە بەم مۆزعی ژیانی خەڵکو و بەم گیرفانەی خەڵکو و بەم ناتەبایی نێوماڵی کوردەوە من وازانم ئەو پرۆسە گرنگە چارە نووسازە پڕقوربانی مێژووی گەلەکەمان دەبێتە پرۆسەیەکی نیوەناچڵ ینی بە خراپی لەدایکە بێت بەڵ سوپاس دەکەم کاکاوژین گەر باسی زیانەکانی بکەین بۆ نمونەگەر پرۆسەکە دوانەخرێت لە 25 نۆ ئەم پرۆسەیە ئەنجام درێت زیانەکانی چین چ لەسەر ئاستی سیاسی ئابووری کۆمەڵایەتی بۆ هەرێمی کوردستان پێم وایە لە ڕووی ناخۆییەوە لەلایەن ناخۆییەوە چۆن ئەڵێ پرۆسەیەکی سیاسی نیشتیمانی سەر تاسەری سەرکەوتوو نابێ
ئەمە خۆی بە خۆی ینی گەورەترین خەجاڵەتیە بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت ئەم شتە مستەحیلە بکەن. ینی ئێمە لە هەر لایەنێکەوە بێن دراسی مۆزوعەکە بکەین دەزانین ئەم تەرحی ئەم بەڕێزانە تەرحێکی واقعی نییە، تەرحێکی سیاسی نییە، تەرحێکی یاسایی نییە، تەرحێکە لە ڕووی منتیقیشەوە تێگەگیرێ لەگەڵ بارودۆخی کوردستانە. لە ڕووی دەرەکیشەوە من پێشتر باسی ئەوەم کرد، یعنی ئەگە تۆ سیر بکەی پەیامەکان زۆر ڕوون و ڕاشکاون لەلایەن ئەو هێزانەی کە بڕیار بەدەستن. هێزێکی وەکو ئەمریکا کە ڕەنگە بە تەواتی پشتی ئەم بەرەی نەگرت بێ لە کاتی قەیران و سەرۆکاتیە، بەڵام ئێستا لەم مەسەلەیە بە ئاشکرا باز لەوە دەکا کە ئەمە تەوقیتی نییە. ئەمان دێن دەیانەوێت بیپۆشن وڵا هیچ لایەنێک لەگەڵ کاکە گیان خۆ لە زمانی دیبلۆماسیە وەزارەتی خارجی ئەمریکا نایە بە زمانێکی عشاری خەڵکی لەگەڵ تۆ قسە بکە. ئەوانەی کە شخصیەتی دیبلۆماسین بابێن ئەو گوتارە سیاسیانە ئەو هەڵوێستانەی زلێزەکانی دنیا تەفسیرکەن بزان ئایام عیبارەتانە یەکسانە بەچی. ئەمانە دەیانێشتی مستەحیلات چۆنەڵێ بکەن بە مەحاڵ بە ئەو شانەی کە ئەگەری ڕوودانیان هەیە و بیانەیە فێڵ لە عەقڵ و لە ئینی خەڵک بکەن. تۆ بە چاوی خۆت لە دوانەکان دەبینی، بە گوێی خۆت دەیبیستی. یعنی ڕۆژانە معایشەی مواقفی لایەنی دەولیەکەی بەڕاستی هەموو بلۆکەکان هەموو جەمسەرەکانی لە منتیقەکەی ئێمە هەن لە دنیای هەند ژاتی خۆیان بۆ ئەم ڕیفراندۆمە ئەوە کردووە. کەواتە ئەنجامدانی ئەمە تۆ فشارێکی تر لەسەر هەرێمی کوردستان زیاکەی لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنی، لە ڕووی کۆمەڵە مەسائلی تر. کاکە گوتاری ئەمریکا بە ئاشکرا دیارە ئەوان لەگەڵ عێراقێکی یەکگرتووی فیدراڵن، هیچ شتێکی تر هەیە لە موازەحتر بێ. تەنانەت ئەگەر پێشت بڵێ تۆ ئێستا لەم کاتەمێکی ینی مەیکە ڕیفراندۆم مەکە. کاکە ڕیفراندۆم میشەکەی ئەوە خۆ تەڵی کاکە من بۆ سەر بەخۆیم نییە. یەکێکی تر لە مەترسیەکان ئەوەیە تۆ ملزەمی بەپێی یاسا هەر بەپێی یاسا و ڕیفراندۆمەش بکەین، ملزەمی کە لە ناوچە دابڕاوەکانی کە ئێمە ناومان ناوە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم باشە خۆ دەڵێ من ناتوانم لە کاتی خۆیان ڕیفراندۆمیان بۆ بکەم. باشە ئێستا هەندێک لە برادرانی پارتی تەنزیر بۆ ئەوە دەکەن بابیکەین بە دوو مەرحەلە ئەم ڕیفراندۆمە. قۆناغی یەکەم ناو هەرێم بکەین، قۆناغی دووەم دەرەوەی هەرێم بکەین. باشە ئەمە خۆی بۆ خۆی مەترسیەکی ترە، شکستێکی ترێکەوە دەکا دوای دروستبوونی وەزعێک، دوای دروستبوونی گرژی، دوای دروستبوونی ئابڵوقەی سیاسی و ئیداری و ئەمنی لەسەر هەرێمی کوردستان بە بۆنی ڕیفراندۆمەوە تۆ دێی چیەکەی چارەنووسی ئەو ناوچانە دەکەێتە خەتەرێکی گەورەوە. بەتاکید ئەو خەڵکەش لەو منتیقانەیە کە ڕۆژ بە ڕۆژیانیان ناخۆشە بێت لەژێر بارودۆخی ئەمنی و سەربازی ناهەمواران بزانن مستقبلێکی چۆنەڵێ ناهەموار لە ڕووی دارایی، لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی ئەمنی و چاوەڕێیانەکە بەتاکید یەقینت هەبێ ئەو قسانە هیچی ڕاز نییە کە دەڵێن بەشێ لە عشار عەرەبەکانیش دەنگ بۆ ڕیفراندۆمە دەن. من ئەتوانم بڵێم زۆرێک لە کوردەکانیش دەنگ بەچیە دەن بە نەخێر دەن بۆ ڕیفراندۆمە. کەواتە ئێمە مەترسی لە دەستدانی چیشمانەیە بەشێک لەو ناوچانەی کە لە ڕووی مێژوویشەوە ئێمە بە هەرێمی کوردستانیانە بین. بۆیە بەڕاستی ئەمە مەترسیەکانە. قسەکەی ئێمەژەوە نییە بڵێن وەڵا وەکو هێزێک دەترسین و ناتوانین تەصحیە بین. من دووبارەیەکەمەوە مەسەلەکە ئەوەیە تۆ هەنگاوێکی سیاسیەنەی هەنگاوێکی گرنگدەنەی ئەم هەنگاوە دەبێت زۆر بە حەکیمانە بینەی و دەبێت بە شێوەیەک بینێت لە پێشەوە تۆ چۆنەڵێ هەموو کورد لەگەڵ ئەو قەزەیە بێت، چونکە پەیوەندی بە هەموو تاکتاکی کۆمەلگەی کوردیەوە هەیە، نەک لە ناو هەرێمی کوردستان، لە هەموو پارچەکان و لە دنیاشە. ئێمە ئەگەر تەجربەیەکی سەرکەوتومان هەبوایە بەڕاستی ئیسفادەیەکی زۆر گەورەمان دەگەیان بەچی بە تەجربەی کوردانی تر لە بەشەکانی تر دەیان و کورد دەتوانێت ئەزمونێکی سیاسی فەرمانڕەوای جوان ئەوە بکە. ئێمە ئەزمونێکمان ئەوە کردووە خەڵک لە سەرەی مەعاشی تەقاوتی وەفاتەکە. هەر بەردێک لەم هەرێمی کوردستانە لا ئەبەی گەندەڵیەک و فەزیحەیەکی ئەم برادرانە ئەوە دەبێت. معقولە پایتەختی هەرێمی کوردستان ئێستایەکی لە گرفتە گەورەکانی ئەوەی بۆنی ناخۆشی هەیە، بەرپرسەکانی دێنەوە بە بۆنەی پاڵاوتەی نایاساییەوە. ئەمە فەزیحەت لەمە گەورەتر چی؟ فەزیحەت لەمە گەورەتر چی؟ لە دنیاە خەڵک داخوازیە بنەڕێتەکانی ئەوە بووە دەچێت لە حملەی هەڵبژارن، لە حملەی سیاسیات دەچێت بۆ خاڵەوردەکانی، بۆ خاڵەورد و پێداویستیە وردەکان و کەمالیاتەکانی ژیانی خەڵک. ئێمە تا ئێستا شەرمان لەسەر ئەوەیە ئایا کارەبا سەعات چەند هەیە، سەعات چەند نییە، ئەو بە چەند ڕۆژ جارێک ئاوی ڕئیسی دەدرێ بە ماڵان. باشە لە چ کاتێکا دەدرێ؟ یا پرۆژەی ئاودانکردنەوە لەم هەرێمی ئێمە چی لێ هاتووە؟ بۆیە بەڕاستی ئەمەی کە دەگوزارێت پێچەوانەی هەموو لایەنەکانە، هەموو لایەنەکانی ژیانە بە ئەوەی بەرجەستەیە، ئەوەی بەرجەستە نیە، تەنانەت پێچەوانەی هەموو بە ئەخلاقیەکانیشە. تۆ چۆن پرۆسەیەکی وا کێ شەرعیەتی داوە بە تۆ لە کاتێکا هێزی تر هەیە، کۆمەڵ هەیە، گۆڕان هەیە، ئەگەر کاکە سەوتی ئەمانەژەوە بکەی باسی نیوەی یەکێتی مەکە، باسی نیوەی لایەنێکی تر مەکە، باسی ئەوە مەکە نوێنەری مەسیحیە کشێتەوە، باسی ئەوە مەکە هەندێک لایەنی تورکمان ئامادەنی نیشتە ناو ئەوە ئیلا ئەو وەجهانە نەبێت کە لە ئەساسا پارتین و ڕەنگە
کە بە تەزویر تەمسیلی کەمایەتیەک بکەن باشە وەرە بە دەنگ بزانە ئەمانە چەندێک دەنگن کە لە انتخاباتە ئێستا دەڵێن ئەو ڕفراندۆمە نابێ بەو شێوەیە بکرێت تەنانەت لە ڕووی ئەخلاقیاتی سیاسیشەوە ئەم برادرانە شکستیان هێناوە لەوەی کە ئەوە بکەن یانی تۆ وەرە سەیری بکە کارەکە خۆشیان دەزانن خەڵجاڵەتێکی گەورەیە من زۆرێک هێزەیە غەیری پارتیکە قسە دەکەن دەزانن لە شەرمەزارێکی گەوریان زۆری متابعە بکە بڕۆ سەیری لێدوانەکانیان بکە لە سیاقی قسەکانیان باز لەوە دەکەن دەڵێ وڵا کاکە کۆمەڵ و گۆڕانیش باوەڕێن بەم پرۆسەیە هەیە تۆزێت لە فەزاحەت و تۆزێت لە خەجاڵەتی خۆی بەناوهێنانی من و گۆڕان ئەوە دەکا کاکە لە ئەساسا نەخێر من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو فەزاحەتەی تۆ نیم لەگەڵ ئەو ڕەگەڵکەوتنەی تۆ نیم بۆ لەبەروی پرۆسەیەکە تا سەر ئێسقان پرۆسەیەکی حیزبیە پرۆسەیەکی نانیشتیمانیە پرۆسەیەکە من حەزەکەم لێرەوەی بەڕاستی یەکشت بڵێم ئێستا باس لەو سیناریویانە شەکرێ باسی یەکێتی یەکرێت کە لەگەڵەوە نەخێر هەموو یەکێتی لەگەڵەوە نییە تا دوێنێ ئێمە دەمانزانی زیاد لە 25 ئەندامی سەرکردایەتی یەکێتی جاتی و پرۆسەیە دەکا باشە ئێستا دەرکەوت بەشێک لەو بەڕێزانەی کە بە موافقەی ئەندامانی سەرکردایەتی و بەبێ موافقەی ئەندامانی سەرکردایەتی دەچنە ناو کۆمیتەی ڕفراندۆمەوە دەرکەوت ئێستا کە بەتەمای چین بەڕێزیان هەیە باز لەوە دەکرێت لەم سیناریۆی کاراکردنەوەی پەرلەمان و یا هەندێک دەڵێن ئینقلابکردن بەسەر سەرۆکایەتی پەرلەمانە باز لەوە دەکرێت سەرۆکایەتی حکومەت بدرێ بە یەکێتی و بدرێ بە بەڕێزێکی ژێکێک لەو سیانەی کە بەردەوام لەناو کۆمیتەی ڕفراندۆم و لەناو مەجلیسەکانی پارتیا حزوریان هەیە کە دەرکەو ئەم مەسەلانە هەمووی بەرژەوەندی شخصیە نەک بەرژەوەندی نیشتیمانی بەرژەوەندی حیزبی حزبێک بێ بڵێ وڵا کاکە مزادە بکا بە سەروانی ترا بڵێ بە بۆنەی چوون بەرەو سەر نەخێر میلەت بە مۆزعەوە ناتوانێت بەرەو سەر بخۆی بچێت کاک بێژم سەبارەت بەوەی کە کاکژنی باسی مەسەرەی بەڕێوەچوونی پرۆسەکەی بەم کرچ و کاڵیە کاریگەرێکی خراپ لەسەر خەڵک و لەسەر سیستەمی سیاسیش دروست دەکات کە ئێوە دەڵێن مەسەلەن ئەمە بۆمانەوەیە لە دەستەڵات نەک بۆ سەر بەخۆی بڵێ یانی یەکێک لە دەلالەتەکانی ئەوەی کەمە بۆمانەوەیە و بۆ حەقیقەتی بابەتەکە نییە کە پرسی دەوڵەت و خەونە گەورەکەی میلەتەکەمانە ئەویش ئەوەیە کە دیقەت بدە بە بەردەوامی انتخابات نیەتی تەجیلکردنی هەیە بەڵام ئەمە چکە دەیانەوێ تەوقیتەکەی دیاریەکەن و بە پەلە کۆمیسیۆنی بۆ ڕاستپێرن و پەلە دەسەکەن بۆ ئامادەکاریانە هەرچەند ئامادەکاریەکان بە ناتەواویش بێ بۆیە من وازانم بڵێ بەشێک لە نیەتەکە تەفویض پێدانەوە جۆرێک ئەگەر بە ناڕەسمیش بێ شەرعیەدانە بەلایەنێک پارتی دیموکراتی کوردستان کە دەیەوێت لەم ڕێگەیەوە جارێکی ترەوە بە خەڵک بڵێتەوە کە ئەوانە تەمسیلی دەنگەکانی منەکەن واتە پارتی بە جۆرێک خاوەنددارێتی ئەم پرۆسەیەەکە دەیەوێت دەنگەکانیش لە نەتیجەی بۆچی هەمیشە ئێوە مەسەرەن گۆڕانە کۆمەڵە کە شتێک خۆتان لەگەڵدا نەبوون بوون من لەگەڵام پرۆسی پێتان وایە ئەمە کۆدەنگی نیشتیمانی لەسەر نییە بەم شێوەیە دروست نییە ئێمە دوو هێزی گرنگین لە ساحەکەیەوە بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان لەگەڵ ئێمەیە و ئەسی بابەتەکە لەوە نییە ئێمە لەگەڵینیان لەگەڵ نەبین خۆ ئەم بابەتە پرسێک باشە بەکردارەوەی کە لە ڕابردوو سەرما و لە ئێستاش ئەوە ئێوەن دژاتی ڕیفراندۆم دەکەن یاخود ئەوانن کە بەم کرچ و کاڵیە بەرەو ڕیفراندۆم هەنگاو دەنێن بەڵێ ئەرکی ئێمەیە ئەم خەڵکی کوردستان و میلەتەکەمان لە مەترسیەکانی دەستبردن بۆ پرۆسەیەکی وە ئاگادار بکەینەوە ئەرکی ئێمەیە بەر بەو خەتەرانە بگرین کە لە ئەنجامی ئەم پرۆسەیە و لە ئەنجامی ئەو هەڵانی ئەم سیاست مەدارانەوە خەریکە تووشی ئەم میلەتە ئابێ 26 ساڵە ئەمانە هەڵی زۆر زەقەکەن لە هەندێک مەجاالە کە پەیوەندی بە ژیان و بە گوزەران و بە ئیدارەدان و بە هەندێک بابەتی ناوخۆیەوە هەیە بەڵام خەریکە سەرکێشەکە زۆر گەورەترێ بۆیە ئیشی ئێمەیە بەری پێ بگرین ئیشی ئێمەیە خەڵک و شار بکەینەوە ئیشی ئێمەیە بەدەنگی بەرز پێیان بڵین ئەم بابەتە بەم شێوەیە نامەتێکی بۆ دواخستنەکە و ئەو داواکاری و برادرانش کە 25 ژینەوە بکرێت کامیان بەکردار بە واقعی لە بەرژەوەندی ئایندە و مەسەلەی دەوڵەتی سەربەخۆی کوردستانە وازەحە ئەوەی ئێمە دەیڵین نەبێتە قسەکەی ئەوەی کە زەنا بڵی ئەوەی ئێمە بڵین تەواو ئەوەی خەڵکی تر بڵێ ناتەواوە نە بەڵام منزوری ئێمە وایە ئەم پرۆسەیە بەم ناتەواویە بەم ناڕێکخراوی ناوماڵی کورد بەم بێ موئەسەساتیە بەم نائیستقرارە نەفسیەی شەقامی کوردی وازانم دەست بۆ بردن بۆ پرسێکی وا پەلەیی پێوە دیارە زووی پێوە دیارە بۆیە ئەرکی ئێمە ئەوەیە تا ئاخر مەتاف ئیش بۆ ئەواکەین کە بەری پێ بگرین و ئەمە ژوالێک نەدرێتەوە ئەوەی لەگەڵ نەبێ خائینە و دژی سەربەخۆیە و دژی دەوڵەتە ئەوەشی لەگەڵەتی نە ئەمە دوو بابەتی جایە لە ئەسڵدا ئیشەکەی ئێمە بۆ دژایەتی دەوڵەت نییە ئیشەکەی ئێمە بۆ دەستبردنە بۆ دەوڵەت بەم بابەتانە ئیشەکەی ئێمە بۆ دروست نەکردنی پایەکانی دەوڵەتەکە لە بنەمادا دەبێ هەیبێ مەسەرەن خۆ ئێمە کاگنەوشیروان خۆی چەند جار تاکیدی لەوە کردوتەوە کە دروستکردنی دەوڵەتی کوردی ئامانجی هەرە باڵایە لای ئێمە ئەوەی دەزانم کۆمەڵی ئیسلامیش لە پلان و بەرنامی چەند ساڵی ڕابردووایەکێک لە هەدەفە گەورەکانی دروستکردنی دەوڵەت بوو بۆ ئێمە والێک نەدرێتەوە
کە لایەنێک دش بە دەوڵەت و دش بە خەونێکی مێژووی گەلەکەمانە باشە بەس بە بۆچوونی ئێمە لەگەڵ ئەوەی لەم تەوقیتەیە خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکان بە ئاگا بێنینەوە کە ئەم پرۆسەیە بەم کرچ و کاڵیە تووشی نەهامەتێکی ترمانەکە. باشەکەواتە بەم کرچ و کاڵێ دژی هەنگاونانە بەرەو سربەخۆی کوردستانیشکەوەوان دەستیان داوەتێ نەتوازە سربەخۆیەکە بێنە کاکە سربەخۆی کەس خۆی نەکا بە خاوەنی خۆ ئەوەی ئێمەش دێڵێن لە نەتیجا لە خزمەتی سربەخۆیە ئێمە دەمانوێت ئامانجە گەورەکە کە سربەخۆی نەکرێ بە قوربانی پرۆسەیەکی سەقەت ئێمە دەڵێن ئەو سربەخۆیە پێویستی بە کۆدەنگی هەیە پێویستی بە کۆمەڵێک پایی بۆی دابێت زەربەی گەورە لە مەسەرەی بێگومان ئەمە زەرەر لە سربەخۆی ئەیدا ئاسان بەعکسەوە ئەوی ئێمە ئەیکین لە قازانجی سربەخۆی و لە خزمەتی سربەخۆیە بۆچی زەرەر لە سربەخۆی دەدات بێگومان ئەو هەدەفە گەورەیە دەخاتە مەترسیەوە ئەزمونونەکە دەخاتە مەترسیەوە ئەمە سەرکێشیە یەکشت دیقەت بدە کاک حەکیم ئەم پرۆسە گرنگە عیب نییە لە 150 دەنگی خەڵکی کوردستان بەدەستبێنێ پرۆسەیەکی گرنگ پرسیارێکی وا گرنگ لە چوارچێوەیەکی جوغرافیکە لە 190 ئەوەندەی خەڵکەکەی پێکهاتەی کورد و ئەوە بن شەرم نییە لە 150 بڵێ بەڵێ و 145 و ئەگەر زیاتریش نەبێ بڵێ نەخێر لە کاتێکا پرۆسەیەکی وا گرنگ ئەسڵ وایە لە 195 بڵێ بڵێ هەر ئەمە بۆ خۆی لە باربردننی ئەسڵی بابەتەکەی کە سەربەخۆی بەس بە کوردی کێ بەرپرسیارە لەم ڕێژەیە کە کورد بۆەوەن دەبێت بەڕاستی ئەوانەی کە ئێستا ئیدعای بۆکەن و دەیانێ بەم پلە هەمومان پەرکێشکەن بۆ مجازەفەیەکی سپاس ناوبڕێک من هەیە دواتە دەگەڕێم وڵای بەڕێز کاک کاوژین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێی کورتو دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. نامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک کاوژین سەبارەت بە مەسەلەی ئەوەی کەوە
پێتان وایە کە دوا بخرێت پرۆسەکە باشترە بۆ مەسەرەی زەمینە سازی بەڵام لە بەرەمبەریشدا بەرەکەی تر پرسیار دەکەن دەڵێن کەی کاتە گونجاوەکەی ینی مەوەستان لەو کاتە گونجاوە چیە کە مەسەرەن بۆ پرۆسی ریفراندۆم لە کوردستان هەبێ لە ئاستی ناوخۆ لە ئاستی دەرەوە لە ئاستی هەرێمایەتی وڵا ئەوە وەڵامەکەی بە قسە لەسەر ئێمەیە و بە عمل لەسەر ئەوانە ئەوەیە کە ئێمە بەڕاستی دەبێت کاتێک ئەو پرۆسەیە بکەین یا باسی سربەخۆی بکەین کە بەڕاستی بەس شەرعیەتە دەولیەکەمان مابێ ژێرخانی ئابووری و لە ژێرخانی موسەساتی هەموو ئەم کارانەمان تاو کردبێ ئێستا ئێمە وەکو موسەساتی دەوڵەت چیمان هەیە موسەساتی سیادی ئەم دەوڵەتە چیمان هەیە بینایەکی گەورەمان هەیە ناوی پەرلەمانە پەک خراوە و ئیش لەسەر ئەوە دەکرێت پەرلەمان هەر شکۆی نەبێت لە وڵاتەیە ئەوە بەدەر لەوەی کە تاکی کوردی هەر کارێک کراوە کە شکۆی شکێنراوە ئێستاکێک لەو شەریحانەی کە بەڕاستی قیمەتێکی بۆ نەهێڵدراوە تۆ نفسی ئینسانی کوردیە باش ئێمە چه هەنگایەکمان ئەوە کردووە کە ئێمە ناتوانین وەکو پێشتر باسم کرد ینی خزمەت گوزاریە سەرەتایی و بنەڕەتیەکان کە لە وڵاتە دواکەوتۆکانیش بەردەستە بۆ خەڵک دابین بکەین ێکا کە دەوڵەت بەچی ئەوە کرێت برادری وایە دەڵێ وڵا کاکە دەوڵەتەکەمان ئەوە کرد وەزعی خەڵکەکەوێتە خۆشگوزارانیەوە آخر کاکە خۆ دەوڵەت ئاسای سحری نییە ئێستا ئایندەتە ئێستا لە چ دۆخێکای کاکە ئێمە نەچون بەرەو سەربەخۆیی ئەمانە نەکبار و دۆخێکی هەرێمی نێودەوڵەتی پێچەوانە بە واقعی ئێمە دروستەکەن تەنانەت کۆمەڵێ خەڵکی چاوچونۆکیشان بەرداوەتە گیرفان و دەرونی ئەو خەڵکە بڕۆ بزانێت چ تیجارەتێکە کرێ بەسەر ئەو خەڵکەوە ئێمە لەکوێی چوون بەرەو دەوڵەتین لە ڕووی بنەماکانی دەوڵەتەوە باشە بنەماکانی دەوڵەتەوە ینی پێ مۆستانەوەی کە بۆ نمونەکە دڵێن کاتەکەی گونجاون یەک ئەوەیە کە بنەماکانی دەوڵەت لە کوردستان نییە تۆ جارێ بنەما زانستیەکانی چون بۆی کە دەوڵەتێکی دامەزراوەی دەوڵەتێکی دیموکراسی خاوەن سیستمێکی سیاسی و فەرمانڕەوایی و خاوەن فەلسەفەی بەڕێوەبردنی سەرکەوتوانە و مۆدێرنت هەبێ چیمان کردووە بزانن چییە ئایا کراوەیان نا پاشان کۆمەڵی شتی تر کە لابوو دەبێ هەبێ ئەوەی کە ئێستا باسەوەکەین هیچ تەوافقێکی سیاسی باشایی بۆ خەڵک کاتە گونجاوەکە لای خەڵک بۆ نمونە ئێستا بۆ خەڵکیش کاتە گونجاوەکە نییە بۆ کاکە ئەگەر لە ڕووی معنەویەوە باسی کاتەکەی ئەوە ئێمە طبعاً دەڵێن کاتی نییە لەبەر ئەم سەبەبانە باسی کاتی دیاریکردنەکەی وەکو سەقفی زەمەنی کاک بێسون باسی ساڵی کرد من بڕوام وایە بە دو ساڵیش ئەمانە ناتوانێت بۆ خەڵک بۆ نمونە ئێستا ئەو پەیوەندی کە لەنێوان خەڵکو و دەسەڵاتداران هەیە بۆ خەڵک کاتەکەی گونجاو بۆی خەڵک زۆر بەشداری پرۆسەکە بکات لێرەوە یەک شتی ئین بۆ بەڕێستان و بینەرانیش ئەوە بکەم بەرپرسێکی بیانی کە من دیدارم لەگەڵا کرد باسی دوو ڕاپرسی نێودەوڵەتیەکە کە لە کوردستانە ئەنجامیان داوە لە عێراق و لە کوردستانە ئەم معلوماتە حەقە زۆر بە گرنگیەوە بگیردرێت باشە لە هەرێمی کوردستان سەرەڕای ئەو ڕێژە زۆرەی نەبوونی متمانە بە موسەساتی ئەم وڵاتە بە پرۆسەی سیاسی و فەرمانڕەوایی ئەم وڵاتە لە ماوەی ڕابردووە ڕاپرسی کراوە ڕێژەی متمانە نەبوون بە موسەساتی ئەم وڵاتە بە سیستم و بەڕێوەبردنی ئەم وڵاتە لایەن ئەم بەڕێزانەوە لە 100 تا 10 زیایی کردووە ئەمە ڕاپرسی ئێمە نیە ڕاپرسی جهەتێکی نێودەوڵەتیە بەشێک لە بەرپرسانی ئەو موسەسانی کە ئەویان کردووە من خۆم دەماودەمەم قسەیم لەبیستون ڕاپرسیەکی تر لە دیدی ئەوانەوە کە کردویانە پێچەوانەی ئەوە لە بەغدا لە ناوچەی عێراقی فیدراڵان متمانە بە پرۆسەی سیاسی زیایی کردووە تەنانەت متمانە بە جێشی عێراقی زیایی کردووە ئێستا دەڵێ بە پێ ئەو ڕاپرسیانەی ئێمە کردومانە لە عێراقا جگەل لەوەی متمانە بە پرۆسەی سیاسی زیایی کردو سەر ڕایە هەموو نەهامەتیە ئێستا ئەڵە متمانە بە جێشی عێراقی زیایی کردو زۆرینەی کۆمەڵگەی عێراقی پێی وایە جێشی عێراقی و جێشە نیە جاران دەوترا ئێستا موسەسەیەکە بەدەست مالیکیەوە تەنانەت تا ئەم دقیقەیە بەشێ لە دووەلی ئەوروپی دەڵێ ئەم بەرپرسەبیانە باوەڕیان بە حەشی شعبیژەیە کە کۆمەڵی سەرکەوتنیەوە کردووە لە بەرامبەرە هەموو متمانەکان هەموو کێرڤەکانی بوونی متمانە بە پرۆسەی سیاسی لەلایەن دامەزرا و تاکەکانی هەرێمی کوردستانەوە دارماوە ئەمە قسەی من نیە قسەی موسەسەبیانیان نیە باشە شەرعیەتی بارزانی ئەو بەرپرسەبیانێ باز لە ڕاپرسیەک دەکات دەڵێ شەرعیەتی بارزانی زۆر داڕووخاوە لە چاو ساڵانی ڕابردووە بەبوونەی ئەم هەنگاوە مەترسیدارانەی لە پرۆسەی سیاسی و فەرمانڕەوایی نایەتی ێ باشە تۆ ئەمە وەزعەکەیە ئەمە خوێندنەوەی موسەساتی بیانیە سەبارەت بە ناوخۆ ئەمە کاک حەکیم ئەمە بە تەئکید ئەم ڕاپرسیە لە ناو کۆمەڵگەی کوردیا کراوە ئەم ڕاپرسیە بێلایەنانەیە ئەم ڕاپرسیانە دیقەتی علمیان زیاترە زۆر ڕاپرسیتر هەبووە کە من پێم خۆش نییە ناویجی هەتەکە بەرەم ڕەنگە هەرچەنە ئەوە لە هەندێک وێبسایتە بڵاوەتەوە لە سەرچاوی باوەڕ پێکراوە بڵاوبێتەوە ئەو خەڵکانەی دەیانێ بزان ڕاستیادروێ بابچن ئەو شوێنانە ڕەنگە خۆشیان بینی بێتیان بەڵام بۆ خەڵکیان ئەوە نەکردبێ بۆیە بەڕاستی ئێمە
ئێمە باوەڕمان وانە ئەمانە پیاوی دروستکردنی دەوڵەت بن پیاوی ئەوە بن دوای چارەکە سەدێک لە شکست بێن چی واقعێکی خۆشگوزەران بۆ ئێمە دروستکەن بۆیە بەڕاستی ئێمە ناتوانین کاتەکەشی لەو ڕۆ نەگونجاوکە پیاوی دەوڵەتمان نییە تۆ سەیری جیلێکی وەکو ئێمە کاک بێسون جەنابەت بکە ئێمە ئێستا قوربانی دە 15 ساڵ و 20 ساڵی ڕابردوین ئێمە نەمانتوانی و هەموو ئەو تۆمحانەیە کە هەموو تاکێک دەبێت لە ژیان هەیبێ هەیبێ ئێستا ئەمانە دەیانێت چارە نووسینەوەکان و کوڕ و کچەکانی ئێمەش ئەوە بکەن بۆیە بەڕاستی ئەمانە نانتوانی و زمینەیە سازکەن بۆچی بۆی ئێمە چ لە ڕووی دەرونی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی یاسایی چ لە ڕووی ئابووری و ژێرخانی کاک بەسون سەبارەت بە مەسەرەی جگە لە دۆخی ژیانی خەڵک لە ڕووی ئابووریەوە کاتەکەی گونجاو بوون و دەسەڵاتداران بیران لەوە کردو تۆ مەسەرەن دوای ریفراندۆم هەرێمی کوردستان چۆن ڕوبەڕووی و مەترسیانە دەبێتەوە بۆنم لە دوێنێ نوێترین لێدوان دەوەزیری کشتتوکاڵ داوادەکە کە ساڵێک لانی کەم ریفراندۆم دوا بخرێبەوەی کەوان هەم ئاسایشی خۆراک کەم ئاسایشی ئەو دابینکەن بێگومان ئەوەیەکی ترە لەو مەترسیانی کە ڕوبەڕووی خەڵکی کوردستانە بێتەوە ئەنی لە ئێستاوە ئێمە لەبەر هەندێک اعتیبارات ئەو قسانە نەکەین کە خەڵک بترسێنینیان بە جۆرێک قسەکانمان لێ بدرێتەوە کە ناومێدی بڵاوەکەینەوە بەڵام ئەوە حقیقەتێکە دەبێت لەبەر چاوی بگرین دوو وڵاتی گەورەی منطقەکە کە بەڕەسمی لە پێش هەمووانەوە لە هەمووان تونتر و فراوانتر دژایەتی خۆیان بۆ پرۆسەکە ڕاگەیاند و ئێران و تورکیان ئەو دوو وڵاتەش مەزدەری هەموو شتێکی ئێمە لە ڕاستیە حکوومەتی عێراق و ئەو جۆرە پەرتەوازەیی کە لە عێراقا هەیە دەبێتە دراوسەیەکی 1500 کیلۆمەتری سنوور لەگەڵ ئێمە لە ڕاستی ئەمانە هەموو مەترسین کە لە مستەقبەلا ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە بەڵام بۆ مانایە نییە کە مادام ئەمە هەیە ئێمە قەدەست بۆ پرۆسەیە نەبین ئەمانە پێویستی بە هەموو کۆمەڵێک ئامادەکاری گرنگی پێشوەختە هەیە کە تا ئێستا هیچی ئەوانە نەکراوە مەسەن لە مەسەلەی ئاوا کە ئێمە پێویستمان بەوە هەیە چەند بەنداوێک دروستکرێ بە داخەوە نەکراوە مەسەن بۆی پێویستمان بە کەلوپەلی خارجی نەبێت دەبێت کشت و کاڵ لە مەسەوایکی بەرزا بووە دەبوو بۆی بێپارەی تووشی وڵات نەبێلانی کەم ئێمە قاسەیەکمان هەیە یعنی هیچ ئەم ئامادەکاریانە نەکراوە کە ئێمە داوایە بەڵێ بۆنم لە ڕوانگەیەوە کە دەڵێن کاتەکەی گونجاو نییە بنەماکانی دەوڵەتمان پەیوەندی بۆنم نێوان بژێوی خەڵک لەو پەڕی خراپیدا لە ڕووی ئابووری و ئامادەکاری نەکراوە بەڵام بۆ چیەوان لە بەرامبەر دەڵێن ئێستا مەسەرەن کاتێکی گونجاوە فرسەتێک هاتوتە پێش بە بیقۆزینەوە ئەخرەوان غەڵەتن ئەوان قسەکان ناتەواوە کاڵن کاتێکی گونجاوە لەبەرەوەی کاتەکەی بەعکسەوە زۆر ناگونجاوە ینی بەکردار کاتەکە گونجاو وازحە ئەگەر کاتەکەی گونجاو وایە حکوومەت ئیتوانی لانی کەم ئێستا ئەوەندە پاشەکەوتی لە قاسەکەیە هەبوایە زەختیشی بکەوتایەتە سەر بیتوانێت چەند ساڵێک بەس لە پارەی خەزمکرا و نەختینەی دارایی بیتوانێت پارەی خەڵک بدا مەسەلەن ئەوەندە مەوادی یعنی هیچ ئامادەکاریەکی ئەوانە نەکراوە بۆیە ئێمە پێمان وایە ئەو تەوقیتێکی مناسب نییە ئامادەکاریەکان لە ڕووی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە لە ڕووی گیرفان و خاسەکەی حکوومەتەوە لە ڕووی نیزامی کارگەڕی و ئیدارەدانەوە لە ڕووی سنوورەکان و پرسەکانمان پەیوەند بە وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ئێران و تورکیا و هاوردن و ڕۆشتنی کەلوپەلەکانیانی هەموو ئەو بابەتانە کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە ئامادەکاری نەکراوە بۆیە کاتەکەی ناگونجاوە پرسیاری ئەوەش بکرێ بۆنم بەلایەوە چ کاتێکی گونجاوە بۆنمە لە ئاستی ناوخۆ ئابووری دامەزراوەکانی دەوڵەت دەسراسی من کە ساڵێکە مود مەبەستم ئەوە نەبوو بڵێم ساڵەکە بزەبێت ئەین دەکرێت دوای ئەو ساڵەوە تەوقیتێکی مناسب بە کۆدەنگی لەسەری ڕێککەوین کاتێک کە بەرچاومان ڕوون دەبێت ئەو پایانی کە باسمان کرد دروستمان کردووە مەسەڵەن دیقەت بدە ئێران چەند ڕۆژێک بەنداوێکی دروست کرد و ئاوێکی سنووری خلاصیەوەوانی گرتەوە چ وەزایەک دروست بوو لەو منتیقەیە خۆتۆمە احتیمالێکە لەبەر چاوە بێ ڕەنگە لەوە زیاتر شت ڕوو بدا بەڵام ئەگە تۆ ئامادەکاری و کردبێ وەکو وەزارەتی کشت و کاڵەڵێ چەند بەنداوێکی دروست کردبێ ئەمە لە مەجای ئاوە بۆ نمونە وەریگرین تۆ کێشەی کەم ئاویت ڕوبەڕوو نابێتەوە پشت بەسن بۆ بەنداوانە بەڵام ئێستا بەنداومان نیە مەسەلەن لە زۆر مەجای تردا هەندێک پایە هەیە هەندێک ئامادەکاری پێشوخت هەیە گەر حکوومەت و وەزارەتە معنیەکان لە سێکتەرە جۆرا جۆرەکانە کردبێتیان تۆ ئەو مەترسیانەت ڕوبەڕوو نابێتەوە کە ئێستا ڕوبەڕووت ئەبێتەوە بەم دوومانگە تۆ هیچ شتێک لەوانت پێ ناکرێت مەسەلەن ئەوە تۆ بەم دوومانگە سەیری دۆخی موچەخۆران بکە لە ڕاستیدا ئەخە بەرچاوی حکوومەت ڕوون نییە حکوومەت نەوتەکەی و هاتنەوەی پارەکەی و دانانی پارەکەی دەخاتە دەستی تورکیا کە بە ئاشکرا دژایەتی خۆی بۆ پرۆسی ڕیفراندۆم ڕاگەیاند و ئەخگرنتی چی هەیە تۆ بدوای بتوانانی موچەی فەرمانبەرانە پێ بدەیت ئەم قسەی من بۆ بەخشینەوەی ڕەشببینی نییە لە نێو شەقانی کوردی و لە نێو چینی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا بەڵام هەر بەجددی تۆ ئەگەر ئامادەکاری و نەکردبێ دووسێ شوێنی بەدیلی بۆ ئەمە دانە نابێ یان زەمانی پێدانی موچەی خەڵکە نەکردبێ دەست بۆ پرۆسەیەکی وها بەبێ ئامادەکاری
ئەمە مەترسێکەیە کە ئێمە پێمان وایە دەبێ بەری پێ باشە زۆر باشە بەس ئێستا باز لە بۆ منە پێشتر داوا دەکرا کە پەرلەمانی کوردستان کارا بکرێت ئێستا باز لە کاراکردنەوەی پەرلەمان دەکرێت بەڵام ئەگەر لە ئێستاشدا پەرلەمان کارا بکرێتەوە دەتوانرێت زمینە سازێکی باش بکرێت بۆ 25 نۆ بۆ نوە پرۆسەیە بەڕێوە بچێت هێشتا ئێستا پەرلەمانیش دەست بەکارەکانی بکە من وازانم درەنگە پەرلەمانی کوردستان بۆ خۆی تەمەنی چەند مانگێکی ماوە و پرۆسەکەش ئەوەی کە تەوقیتەکە دیاری کراوە هیچ یەکێک لەو پایانی کە من و تۆ باسیەکەین بە 2 مانگ دروست نابێت لە ڕاستیدا ڕەنگە زیاتر لە ساڵێک و دوان و ئەوانەشی بوێ بۆیە من وازانم ئەو زمینە سازیانە بکەین میلەتەکەمان ڕوبەڕووی مەترسی نەکەینەوە و ئەسڵی بابەتەکەش کە سربەخۆیە مجازەفەی پێوە نەکەین ئەو خەونە گەورەی میلەتەکەمان بە نیوە ناچڵی و بە ناتەواوی لە دایک نەبێ لە باری نەبین و وای لێ نەکەین کە پەشیمان بینەوە لە بڕارێکی لەو شێوەیە بۆیە ڕای من وایە لە دوای کارەکردنەوەی پەرلەمانیش کۆمەڵێک بڕاری گرنگ هەیە کە پێویستیان بەوە هەیە لە پەرلەمانەوە بدرێن و بۆ نمونە هەڵوەشانەوەی بڕیاری حزبەکان و هێنانی لە پەرلەمانەوە ئەو تەوقیتەی کە ئێستا من دەیڵێم دوای ساڵەکە لە پەرلەمانەوە تەزبیت بکرێ ئیلغای ئەو ڕۆژە بکرێتەوە کە حزبەکان دایانناوە وردە وردرە فترەیەکدا بنرێ بۆ جێبەجێکردنی پایەکانی دەوڵەت کە هەر لە مەسلەی کشت و کاڵ و ئەو بابەتانی تر کە پەیوەندیان بە ژیانی خەڵکو و بە ئیدارەدانی ئەو دەوڵەتەیان ئەو چیانە سربەخۆیەوە هەیە ئەو پایانە وردە وردە دەست بە بنیادنانی بکرێت چکە بەداخۆ من وازانم بە درێژایی 25 ساڵی ڕابردووی حکومڕانی کوردی ئەو پایانە زۆر بە لاوازی ئیشان لەسەر کراوەیان ئەسڵ هەر ئیشی لەسەر نەکراوە بەس قورسە بە وەگەر ئێستاش پەرلەمان کارا بکرێتەوە زمینە سازی بکات بۆ پرسە لە 25 مانگ لە 25 مانگە من وازانم قورسە هیچ یەکێک لەو پایانە بنیاد نەنراوە و مجازەفەیە بە ژیانی خەڵکەوە مجازەفەیە بە سربەخۆیی آخر سربەخۆیی وشەیەکی گرنگە ئەم میلەتە قوربانی لە پێناوەداوە نابێت سربەخۆی مجازەفەی پێوە بکرێ و بەو شێوەیە لەدایک ببێت بەڵێ کاکاژین سەبارەت بۆی کە پێشتر بەڕێزەوت بازرگانی بە پرۆسە بۆ نمونە دەکرێت بەینی چ بازرگانێک ئێستا بە پرۆسەی ریفراندومەوە دەکرێت طبعا خۆی لە ئەساسەکە من دەڵێن پرۆژەیەکی حیزبیە پرۆژەیە کە بۆ ڕزگارکردنی کۆمەڵێک هێزی سیاسیە لە چی لە قەیرانی سیاسی و ئەو قەیرانی کە بۆیان دروست بۆ باشە بەڵام ڕەنگە هێزێگەم گرفتەی هەبێ هێزەکانی تر چکارن لەو پرۆسەیەدا ئەزاین چۆنە ئێستا هەمووی کە ئێمە دەڵێن لەسەر ئەساسی بەرژەوەندیە من باسی سیناریۆیەکم کرد کە هەندێک خەبەری تایبەت هەن باز لەوە دەکەن کە لەم پرۆسەیە ئەگەر یەکێتی و پارتی ڕێبکەون ڕەنگە یەکێتی سەرۆکایەتی حکوومەت وەربگرێەوە باسی نەفەرەکەشە کرێ نەفەرەکەژێکێکە لەو کەسانەی بە باشکرا پێچوانی زۆرێک لە قەناعەتی حیزبەکەی قسە دەکاوە بەردەوام لەو کۆمیتەی ڕیفراندۆمە قسە دەکاوە لەگەڵ بەرپرسێکی باڵایە بەرپرسێکی باڵای یەکێتیە هەرچەند ئەمە پێویستی بە تاکیدکردنەوە بەڵام ئەو سەرچاوانەی باز لەوە دەکەن سەرچاوی سیاسی مۆسوقن باز لەوە دەکەن کە ئەم سیناریۆیانە هەن بۆیە بەڕاستی لە ئەساسە ئەوەی کە داهێنەری ئەم وەزعەیەکە پارتی دیموکراتی کوردستانە ئەوە ئێمە قەناعەتی 100% بۆ بەرژەوەندەیەکی سیاسی ئەوەی کردووە تەنانەت نەکرد بەرژەوەندی سیاسی لەکردنیە بەڕێزان ئێمە دەزانین کە قیراەکانیش ئەوەیەوە معلوماتەکەشەوەی لە حاڵەتی نەکردنیشە پارتی دیموکراتی کوردستان ئەمە بکە بە وەرەقەیەکی مفاوەزات بۆ وەرەقەیەک بۆ بەدەستێنانی کۆمەڵی ئیمتیازاتی سیاسی ئیمتیازاتی دارایی کۆمەڵی ئیمتیازات لە بەغدا لە دەوروبەر نەکارکردنەکەی ئەوە بێ ینی بەڕاستی ئەمە قەناعەت چۆنەڵێ واقعەیەکی مەدروسە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەتاکید لە ناو هێزەکانی تریشا خەڵکانێگەن مستەفیدن لە وەزعە لە تیجارەت لەگەڵ پارتی لە مەسلەی ئەوەی پێگەی سیاسیان ڕەنگە کۆنگرێ حیزبەکان بکرێ ئەمانە لە ئێستاوە دیار بێ کە مستەقبەلیان یەکسانە بە صفر مستەقبەلی سیاسی مستەقبەلی حیزبی پەلەقاژەی ئەویان بێ لە ناو هەندێک هێزی باڵا دەستا بۆچی بۆ ئەوەی کە لانی کەم لە ئەخیری تەمەنی سیاسیانە کە پێگەیەک بە بچڕن سراعەکە سراعی بەرژەوەندیە بەڕێزان چ لەسەر ئاستی شەخص و چ لەسەر ئاستی حیزبەکان بۆیە بەڕاستی ئێمە دەمانەوێت پرۆسەیەکی چارەنووسازی وەکو ریفراندۆم و وەکو هەنگاوەکانی چون بەرەو سربەخۆیی دابڕنی لە بەرژەوەندی تایبەت یەکانگیری ئەم پرۆسەیە خۆی دژی سربەخۆی بە پێقسەکانی بەڕێزت بێت نێو پرۆسێکی ئێستا دەست درراوەتێ زیانە سربەخۆی قەناعەتم وایە وەکو کاس پێ گوێ ئاڵێ قازان سەری مایە ئەخوا ئەمە ئەم بەڕێزانە ئەیکەن پێویستە وازی لێبێنن چونکە بەڕاستی ئەمە خزمەت نییە بە پرۆسی سربەخۆیی ئەمان ئەگەر دەیانەیە بەڕاستی ئیشێک بکەن خزمەت بە ئایندێ میلەتە بکات لە پێشەوە با پەرلەمان دەست بە کارەکانی خۆی بکاتەوە پەرلەمان بۆ شەرعیەدان بەکارە حیزبەکان و
بڕیاری دیوەخانەکانی ئەمان نا لە پێش ئێمە دەبێ پەرلەمان کارا بکەینەوە پەرلەمان ئاسایی بکەینەوە بۆچی بۆ دروستکردنەوەی سەقامگیری سیاسی بۆ دروستکردنەوەی متمانەی خەڵک بە پرۆسەی سیاسی خەڵک متمانەی بە پرۆسەی سیاسی هەڵوەشاوە متمانەی یەکسانە بە سفر متمانەی بە هەڵبژاردن لاوازە متمانەی بەم هێزانە هەر یەکسانە بە سفر بۆیە بەڕاستی ئێمە ئەولەویەتمان هەیە ڕیفراندۆم ئەولەویەت نییە بۆ واقعی ئێستای هەرێمی کوردستان ڕیفراندۆمێک ئەم بەڕێزانە من سێرم لێ دێ بەڕاستی هەر بەینەکانە ئەوانەی کە لە پشتی ڕیفراندۆمۆن کۆمەڵی هێزی حیزبی ئومەمیتیە کاکە حیزبی ئومەمی دەوڵەتی نەتەوەی پێ دروست ناکرێت هەندێک حیزب کە ڕەنگە چۆنەڵێ ڕەبتی ئۆرگانی دەرەکی هەبێ بۆ معنایی تەوەجوهێکی عالەمی سەرپەرشتی کات تەوەجوهێکی ئومەمی باشە بنمونەی بۆ نمونە لە ناو ئەلمانەکان حزبی شیوعی کوردستان تۆ چیە تۆ لە ئەساسە حرەگەیەکی کاکە لە ناو ئیسلامیشە ئەمەمان هەیە لە ناو تەوەجوهاتی ئیسلامیشە هەمانە بۆیە بەڕاستی ئەم قەزەیە لە ئەساسە شتێک نییە وەکو شتێکی واقعی لۆژیکی یاسایی سیاسی کورەیە وەکو پرۆسەیەکی عقڵمەندانە سەرچاوی نەکەم کاک بێ زۆر بەکو پرسیارشم بۆ بەڕێستان بەڕێزوتت ڕەنگە پرۆسەکە لە 150-60 خەڵک متمانەی پێبدە ئەمە لەکوێوێ ناوتە پێ دووە پرۆسەکە بەم شوێندا خەڵک ئەگە وازە ئەگەر سەیری پێکاتەی حزبەکانی کوردستان بکەین ئەگەر سەیری دەنگدەری خەڵکی کوردستان بکەین وە بە پشت بەسن بە و ڕاپرسیە ناڕاستمیانەی کە بەشێک لە سایتە گرنگەکان لە پێگە گرنگەکانی کوردستان کردویانە دەرەکەوێ مەسەرەن لە هەندێک شوێنە لە ڕاپرسی هەندێک لە سایتەکانە کەمتر لە 50 هێناوە بەڵێ واتە من قسەکەم لەسەر ئەوەیە هەر بە جدی عیب نییە شۆڕش خەڵکی کوردستانی خاوەن ئەوەندە ساڵی قوربانیدان بۆ سەربەخۆیی ئێستا خەڵکەی لە 150 دەنگایبەکە بۆ دەسەڵاتداران نییە بێگومان خۆعیبەکە بۆ ئێمە نییە بێگومان بۆ پارتیوێکی تێکە بە تایبەت پارتی کێسە خۆیان بە دەمڕاستی و پرۆسەیەزە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها بەڕێز ساژن عومەر وەرپرسیناوی ڕەبژاردننی کۆمەڵی ئیسلامی کە لەگەڵ مامون سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ